أعوذ بالله من الشيطان الرجيم. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إسرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە بەرنامەی سەدای زێڕینەوە سڵاو و خۆشەویستی پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین لە مانجی قورئان لە قەڵاتزەی ئامێزی ئاسۆس و مامەندە و قەندیلەوە خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز و ئازیز. خۆشەویستانم ئەمڕۆیما لە شاری قەڵاتزەین لە یەکێک لە ماڵەکانی خوای گەورە لە یەکێک لە مزگەوتەکان میوانداری دەنگخۆشێک سەدایەکی زێڕین دەنگێکی ناسراو کە هەوادارێکی زۆری هەیە لە دەڤەری بتوێن و پشتەر خەڵکێکی زۆر گوێ لە دەنگە بە سۆزەکەی دەگرن ئەویش کاک مەلا ئەحمەدی هەنارۆکە. کاک مەلا ئەحمەد زۆر بەخێربەی بۆ بەرنامەکەمان. خوای گەورە پاداشی بەخێرتان دەێت ئێوەش بەخێر بن سەر هەردوو چاوم. زۆر سوپاس دەکەین. سوپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمەدا کاک مەلا ئەحمەد لەم بەرنامەی ئێمە دەمانەوێت تایبەت لە مانجی پیرۆزی ڕەمەزان دەکە مانجی دابەزینی قورئان و نازڵبوونی کەلامی پەروەردگارە سەرێک بدەین لە هەموو ئاوازانەی کە بەسۆزن هەموو ئاوازانەی کە ئەو سەدایانەی لە خزمەت قورئانی پیرۆز و کەلامی پاژی پەروەردگاردان. بەڕێستان زەمانێکی زۆرە خەڵکێکی زۆر گوێتان لێ دەگرێ ئاوازێکی و سەدایەکی ناوەزە و دیارتان هەیە. سەرەتا دەمەوێت لە بەڕێزت پرسم ساڵی لە دایک بوونی بەڕێزت بزانین لەکەی لە دایک بووی لەکوێ لە دایک بووی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين. أمن کاتی خۆی لە کەنجارە گوندێکە کە ئێستا بڵێن شوێنەکەی بەحرە لە ساڵی 1962 لەدایک بوومە. دوای کە تەمەنم چەند ماگێک دەبێت دیارە حکوومەتی ئەو کاتی گواستونەوە بۆ بەستێنی خوارێ جا هاتووی نەوێ لێوە بووی. بەڵێ زۆر باشە. کاک مەلا ئەحمەد دەمەوێت باسی سەرەتایی خوێندنت بکەین بزانین لەکوێ دەستت بە خوێندن کردووە تا کوێ گەیشتووی تا چۆت خوێندووە چیت خوێندووە. بەڵێ من کاتی خۆی بابم هەزار ڕەحمەتی لێبێ زۆری پێخۆش بوو کە دەرسی مەلایەتی بخوێنم زۆریشی خۆ لەگەڵ ماندوو کردوم ماوەکیش ناردمی بۆ نێو فەقییان بەڵام لە بەرۆی فەقیەکان جێگا و ڕێگان کەم بوو هەر لێ بۆیە جێگان نەما هاتمەوە زۆر لە نێو فەقیەتێ نەمامەوە هاتمەوە بەسەسێنە و کاتی کە ساڵەکانی حەفتا بوو مەکتەبی لێبوو. بابم لەگەڵ ئەو مامۆستای گوندی کە ناوی مامۆستا عەبدولجەبار شەفیق نوعمان بوو خەڵکی پێنجوێنێ بوو پیاوێکی زۆر بەڕێز و مامۆستایەکی زۆر زیرەک و بە زەبر و زەنگ لەسەر تەلەبەی. بابم دۆ ساعتیە بوو لەگەڵی ئەمن ڕەفیقەکانم لە پۆلی دوو بوون ئەمن ساڵێک بەجێ مابووم مامۆستاکە پۆلیەکی ابتیدایی پێ نەخوێندم ڕاست لە پۆلی دوو لەگەڵ ڕەفیقەکان میدانم هەتا پۆلی چوار پۆلی پێنجیش نزیک 6 لە بەستێنێ خواردن دوای
خوێندمان دوایی گۆئەسیانینەوە بۆ سەنگەسەری هەتا دویم تۆسە شادی دوم تۆسەمەیە لە یەکیم تۆسە و دویم تۆسەش ئەو کاتی مامۆستا حەسەن پێنجوێنی یادی بەخێر جا پیاوێکی زۆر دیندار بوو بە نێوبانگیش بوو لەسەر دینداریەکە زۆر جاران ینی شتیان بۆ دروست دەکرد و ئەزیەتیان دەدا و جا زۆری خۆش دەویستم لەبەرەوەی کە دەرسی دینم زۆر جوان ڕەوان دەکرد جا هەتا دوم تۆسەم تەواو کردووە مانگێک تقریبا 2 مانگ لە سێم خوێندووە و وازم بەڵێ منیش قەرزداری و مامۆستا عەزیزە مامۆستا حەسەن پێنجوێنی یەکەم کەسێک کە کتێبەکەیم خوێندوێتەوە لە ژیانمدا یەکێک لە کتێبەکانی ئەو پیاوە دیندار و ساڵح و بەڕێزەیە مامۆستا خوێندن تەنها ئەوەن دەتخوێندوە ینی هیچتر پشتت بە خوێندنی تر نەبەستووە بەڵێ نەچووی لای مامۆستای تر بخوێنی لە دوای ئەو کۆناغانە بەڵام جاروبارە لە زۆر شوێنان بڵین دەرس خوێندن هەبوو ماوەکی چەند ڕۆژێکان هەفتێکی ئەوە بەڵام وەکو ڕسمی بڵێن کتێبێکم تەواو کرد بێنە بەس بۆ خۆم متاڵەعەم کرد و خوێندومەتەوە ئەوەی کە وەرم گرتووە زۆر باشە بابزانین مامۆستا باسی ئەوە بکەین بەڕێستان لە ساڵی چەند وەکەی تێکەڵاوی کاری ئیسلامی بوون و چۆن تێکەڵاوی کاری ئیسلامی بوون و لە ڕێگای چێوە تێکەڵاوی کاری ئیسلامی بوون جا پێش وەڵام پرسیارت دەمەوە کاتی خۆیمە کە لە بەستێنێ بووین منداڵ بووین زمانی توتنوشتیوا بوو هاوینان هەتا پاییز دەڕۆی خەریکی ئیش و کار بووین ئەهلی زەحمەت و زەحمەت چێشی بوون کە زستانان پاییزان دەهاتینەوە لە گوندی مامۆستامان هەبوو بەڕ ئەحمەد بێنەما مامۆستا مەلا محەممەد پیان دەگو مەلا خڕکا مەلای گوندی بوو هەموو زستانان نزیکەی جوزئی عەمە و تەبارەکەن لە مامۆستای دەخوێن هاوینان لە بیرن دەچوە زستانان دەسن پێ دەکردەوە جا ئەمن هەر لە منداڵی عاشقی مزگەوتێ بووم یان لێ مزگەوتێدا نەبراوم هەتا بە منداڵیش قەدیم ئەو مکەبەرەوشتانە نەبوون سەڵا دەکران لە شەوانی جومعەدا جا لە سەربانی مزگەوتی ئەو دەگەڕای هاتوو چۆت دەکرد سەڵات دەکردن بۆ ئولای بۆ هەم گوندەکەی جا بڵێن ئەم کاتی خۆش لە بەستێنێ سەڵام دەکرد و بانگم دەگوت و لەگەڵ دینی هەر تێکەڵاو بووم کۆمەڵێکی ژەوردەوردە کە بڵین تەمەنەکە زیادی کرد قورئانەکەی فێربووین کۆمەڵێک فەقێ و تەلەبەی گچکە لەشم هەبوون کە قورئانم پێ دەگوتن زۆر باشە ویستم ئەو پرسیارە لێ دەکەم باسی چۆن فێری قورئان بووی و لەسەر دەستی چێ فێری قورئان بووی ئەوانە بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو ینی لە تەمەنی گەنجێتی دایانکەی بوو پەیوەندیت بە کاری ئیسلامیەوە کردووە جاوەکو گوتم هەر لە منداڵیەوە لەگەڵ دینی تێکەڵاو بوون نوێژنەکەر نەبوو یعنی ئەمە هۆکارێک بوو بۆی کە بگەی بەو کۆناغەت برادەری خراپم نەبوون لەگە برادەری خراپە سامدانیش خەڵکی کە لاڕێ بوو بێ ئەوانم نەبوون بە گەنجێتی شەر پیاوەکی سەلامەت بووم یعنی شڕ و دوڕ و شەڕانی ئۆشتان نەبووم کاتی خۆی بڵین پێشەوەی کە لە ساڵی لە 1986 کە ژنم گواستەوە پێش ژن گواستنەوەشم لە ئۆردوگای بەستەستێنەیە کۆمەڵێک دۆز بووین ناویان نایۆنیە بەڵێ بڵێ کۆمەڵێک دۆز بووین کە لەوێ خەریکی کاری ئیسلامی و دەرسون دەخوێند و دەچوین لێ کۆبوونەوە دەکرد و بەردەوام بووین ینی لەوێش کە هێندێک مزگەوت هەبوون ئەگەر نیشم هێنا هەر لە وەردوگای بەستێنێ لە مزگەوتی نور کە مزگەوتێک بوو جیرانەمە لێش کۆمەڵێک فەقێمە بوون قورئانم پێ دەگوتن بەڵام ئەمە بەس بانگ و سەڵا و شتانە عادی خۆم بوو ڕەمەزانان کۆمەڵێک فەقێ گشتکاڵم هەبوون کە شەوانی ڕەمەزانان پارشێوەکەی بە سرودی ئیسلامی لەسەر موکەبەرەی خەڵکن هەڵدەسان ئەمن بۆم دەگوت کۆرسیش لە دوای من دەگوتەوە جا لەو کاتێوم لەگەڵ کاری ئیسلامی تێکەڵاو بووم ئێدی بەڵێ دوجار کەی یعنی پەیوەندیت بە کە ژنم هێنا بڵێ کە ژنم هێنا دواوەی کە ساڵی هەشتا ژنم هێنا بوو بە 35 منداڵێک من پەیدا بوو بە ناوی نووسەیبە عمری مانجێک و 24 ڕۆژ بوو کاتی خۆ کە سەید مستەفای مەهدی بەڕەحمەت بێ تێکەڵایمان زۆر بوو کە دەهات بوو بەسەسێنێ لە دوی نادم سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی ساڵی 1970 بۆ سەنگەسەری پێچێ لە مێژ و لەبەرکردنی مێژ و تاریخۆوانش سەلیقەیەکی چاکت هەبێت زۆرم گوتۆتەوە دەنا زیرەک نیم بوو بەڵێ جا ساڵی 1970 کە سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانێ بوو مامۆستا سەید مستەفای مەهدی ئەو کاتی بەڵام کات نێری بووم مەهدیم پیاوێکی دیندار و ینی زۆر بەڕێز و خۆشەویست لە ناو خەڵکیدا و ئەو شتانەی نەبوو کەوەی لە دوای لە ئەنجە ئاخرەکەی دالی دەرکەوت گوتیەوە دەڕۆین بۆ دەرێ
دەچین پێداویست و کەلوپەلی مەقەڕاتی هەمووی وەردەگرین و دێنەوە لە ڕێزگە و ماردان لێ مەقەڕی دادنەی زامە کۆمەڵی خەڵک بووین تقریبا مەبەستی مەقەڕی چێ بوو ئەنی دایدەن وەڵاهی هیچی بەمە نەدەگوت هەتا ئاخیرەکەی لە ئێرانی بۆمان کەشە بوو کە سەر بەشوە بوو دەنا نەمان دەزانین چکە هیچ پێ نەدەگوتین ئەمە شەر وەکو موسڵمان معامەلە دەکرد خوێن گەرم بووین گەنج بووین کۆمەڵێک بووین لەوانە 23 کەس بووین هەموو بیر نەماون کا شەریف وەرزێر دەگەڵ بوو کا ئارام خەلیل بوو پیرۆت ترکەش بوو زابڵم کشێ دیکە کاک لوقمان بوو لوقمانی تۆ زەحمەتە ناوێ هەمووان بیر بیان بتوانی بیان لای دەمێکە ئەوڵات چوین بۆ ئێرانێ بەڵێ دەبێت چوونە سەر دەشتێ لە سەر دەشتێ و کاتی مەقەڕی بزوتنەوەی ئەو کاتی بەشی عسکەری پێدەگوتا لەشکری قورئان بەشی ڕەخستنەکەی پیان دەگوت پەیوەندی ڕابطەی ئیسلامی مەقەڕیان لە سەر دەشتێ بوو کە چوین بۆ پێشوازێکی زۆر گەرم و گوڕیان لێکردیم تیا موسڵمانی پشت دەرێش ڕاپەڕیون بەڵێ زۆر باشە 2000 دەکری ئەمانە پشت دەرێش ڕاپەڕیون پێشوازێکی گەرمیان لێکردین و کاتی مامۆستا شێخ عەبدولەتیف بەڕەحمەت یعنی ئەمە سەرەتای پەیوەندیکردنی تۆ بوو بە 2000 پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامی و جا قوربان کە بوو تەواو کەم تەبەن لەوێ مامۆستا سەید موستەفام برد بۆ سنەی کوتیان کاکەوەرە دەکەین بە گەورەی هەموو موسڵمانی بیتوون و پشتدەران بەس ئەو دیار بوو شتەشی دیکەی لە کەلەیدا بوو زۆر باشە بانەچینە ئەو بابەتەوە زۆر باشە مامۆستا مەلا ئەحمەد گەڕینەوە بۆ ئەوەی کە تۆ قوتابیت هەبوون و خەڵکت فێری قورئان خوێندن کردووە بەڵام ئەوەی کە قورئان خوێندن پێویستی بە سەلیقە هەیە پێویستی بە وردبینێشی تەواو هەیە پێویستی بە تەجوید هەیە ئەو مامۆستا بەڕێزەی کە باست کرد قورئان لاوی دەخوێن ساڵانە دوای ئەوەی کە لە پایزان لە جوتیاری و لە کاری توتنکردن دەبوونەوە خەڵکیەوە دەبەرەی عامەتەن خەڵکی خەرچی توتنکردن بوون چۆن فێری تەجوید بووی ینی هەر بە سەرەتا خوێندە دییان قۆناغێکەیە بۆ قۆناغەکانی خوێندنی تۆ کە تەجویدە تێدا خوێندووە وڵا مەسەلەی فێربوونی تەجویدم لەلایەن مامۆستای نەبوو چکۆ کاتی درەنگتر فێر بووی بەڵێ بەڵێ ساڵی پێش 86 پێش 85 لەلای مەلا قادری عەباسی بەڕەحمەت بێ مامەش بوو لە مزگەوتێ بەلکیان بوو لە دوگای بەسەسێنێ ئەو تەجوید جانی بەڵام تەجویدی ئەو کاتی وەکو ئێستا زۆر قەرەباڵغ نەبوو هێندە وردەکاری هەبێ هەر ئەوەی کە زۆر دیار بوو تەجویدی ئەو کاتی بڵێن وەکو تەنوین ئیزهار و ئیخفا و مەد و مەدی عیوەز و نونی ساکین و ئەو شتانە زۆر وەکو ئێستا قەرەباڵغ نەبوو کتێبی زۆرەوە ئێستا ئەو کاتی بە دووسێ پەڕان جا دەکە کاک مەلا قادرێ و ئەو مەلای تەواو بوو بەڵێ جاوەندی کە دەیزانی تەجویدم لە کنەوی خوێندووە بەردەوامیش بێکەوە بووین پیاوێکی دەنگ خۆشیش بوو ئەو جا ئەو تەجویدە دووسێ زارانیش ئەوەی کە ئەو بە منی گوتووە من دووسێ زارانی بە دەرز گوتووم متەوە لە ناو خەڵکیدا ئەو تەجویدە درێژەی ئێستا با لێرە ڕاوەستین پێم خۆشە هەندێک چەند ئاەتێکی ترمان بۆ بخوێنی 2000 گفتوگۆکەمان درێژە پێ دەدەین أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين
ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة للعالمين. زۆر باشە دەنگ و سەدات هەمیشە ئاوا پەرجۆش و خۆش بێ. کاک مەلا ئەحمەد سەرەتای ئەنی باسی ئەومان نەکرد تۆ قورئانت هەموو لای مامۆستای خوێندووە تا ختمت کردووە؟ نەخێر هەندێکت لای مامۆستای خوێندووە دوزار بۆ خۆت؟ چەند جوزئێکم لای مامۆستای خوێندن دواییش بۆ خۆم لە ئۆردوگای بەستێنێ تەزویلاتێکی لێ بۆ ئەو کاتی زمانی کاسێتی بوو. پیاوێک دوکانێ بوو ناوی کاک محەممەد بوو شریتی ئیسلامی هەبوون لە لایوی کاسێتی محەممەد سەدیق مەشاویم ئەو کاتی زیاتر ئاعتیبار دەکرا سەر مامۆستا شێخ محەممەد سەدیق مەشاوی. بەڵێ 30 کاسێت بوو ڕاست هەر جوزئی لە یەک کاسێتیدا یەک جوزء کاسێتێک بەڵێ جاکە قورئانم ڕەوان کردووە ئەمن لە لای لە بەر شریتەکانی کاسێتەکانی سەعات و نیوە یەک سەعاتی بەڵێ هەمویان جا من قورئانم بەر دەنگەکەی محەممەد سەدیق مەشاوی. زۆر باش مامۆستا هەر کەسێک کە فێری هەر شتێک دەبێ ینی فێری قورئان خوێندن دەبێت لە هەر بوارێکی تردا ئیش دەکا پێوەست بە دەنگەوەیان پێوەست بە هەر هونەرێکی کە دەبێت کۆمەڵی کەس هەندەری بن. تۆ چێ هەندەرت بوو بۆی کە پێت بڵێن تۆ سەدایەکی خۆشت هەیە تۆ دەنگت گونجاوە بۆ قورئان بۆ خزمەتکردنی قورئان هەندەرت بوو بەوەی کە بەردەوام بی بەوەی کە ببی بە کاک مەلا ئەحمەدی ئێستا کە خەڵک مشتاقە بۆی کە گوێی لە تۆ بێ؟ بەڵێ خۆی پێش ئەوەی کە دەستکەم بە قورئان خوێنیش ئێمە هەر بۆ خۆمان بڵێم تایفەی بابم هەمووی دەنگ خۆش بووە. ئازادمە باسی چ ئەوەش بکەم بەڵام باسی هەندانەکەی خۆت کەم پێوەست بە قورئانەوە بڵێ. ئەمن کەس نەبووە حالمدا چکم هەر بۆ خۆم دەنگم خۆش بووە کە دەنگم خۆش بووە هذا من فضل ربي. جا ئەو کاتی کەمیش دەستم بە بانگ و سەڵا ئەو شتانە کردووە کەس نەبوو بڵێن ئەبە شێوەی دەنجی ئاوا بەرز بێ و دەنجی خۆش بێ جا بۆ کەس نەبووە هانمدا بڵێ وەردەنگەکەت ئاوا لێ بکە و ئاوا لێ بکە و ئاوا خۆش ئاوا خۆشە هەردەنگکە بۆ خۆ خۆش بوو سابراش من هەموو دەنگ خۆشن بام هەردەنگ خۆش بێ تایفەی داکەم هەموو دەنگ خۆشن. بەڵێ بەڵێ زۆر باشە ینی ئەو سەڵاکردن و بانگدان و بەشداریکردنت لە هەندێک مەراسیمی کۆمەڵایەتی و پرسە ئەوانە بە خۆی سەرەتای کارکردنی لەمانەوە دەستی پێ کردووە. زیاتر دەنگ خۆشیەکەم لەوەی دەرکەوت کەمە کاتی خۆ ڕۆیشتین بۆ ئێرانێ کە ڕۆیشتین بۆ ئێرانێ لە ساڵی 90 لە دێڵزێ بۆ یەکەم جار کە یادی مەولود کرایەوە کاک شەریف وەرزێر دوو شیعری دامەیە هیچیان بە ناوی کوردی مەزڵومی دڵبەزام ئەوەی دیکەش نازانم ئەوم لەبیر نەماوە دوو سرود بوون جا ئەو دوو سرودەی بۆ من دانان لە دێڵزێ کە لەوەی ڕا ئەو دەنگە ئاشکرا بوو جا ویستیشم کە بڵین وەکو بڵین هونەرمەندێک دەستکەم بە هەتا پێشم گوتم فڵانە کەس ئەم دەنگم خۆشە ئاوازی ماملێ و حەسەن زیرێک ئەوشتان هەمان دەزانم دم هەموو ئاوازەکانی دەچنەوە بۆ لایوان با پێت بڵم چکە ئاواز نەماوە ئیلا دەبێت لاسای خەڵکی کێوە تیوە ناکرێت و قورئان خوێنی واز لەوانە بێنە جا وازم لە شیعران هێنا لە سرود گوتنەوەی جا لەوەی ڕادەنگەکەم ئاشکرا بوو ئیدی هاتینەوە ئەو ئینتیفازە شاتینەوە لە مزگەوتی گەورەی ڕانیە ئاهەنگیان جێران دووبارە هەمویان پێ دووبارە کردمەوە لە شواخۆڕنی پێیان دووبارە کردمەوە لە حاجیاواز ئەمە سەرەتایکی باش وردەوردا ئاشکرا بوو شتەکە بەڵێ زۆر باشە باسی ئەوت کرد کە بنەماڵەکەتان هەمویان دەنگ خۆشن ینی ئەمە بنەماڵەکەتان هەرتووە لە خزمەت قورئاندای ینی ئاوا بە شێوەزێک کە قورئان دەخوێنی و لە مناسبەتەکان دەردەکەی یان کە سوکارەکەی تریشت براو کە سوکارەکەی تریش ئەو برایم کە لە خۆم چووکتر ناوی حوسێنەوە نەخوێندەوارە بەڵێ ئەوە هیچ ئەوی لە حوسێنی چووکترەوە کە بابم بە ناوی بابی خۆی کردووە پێدان مام ڕەسوو ناوی ڕەسووڵە
ئەو قورئان خوێنە دەنگیشی خۆشە بەڵام ئێستا لە بەرەوەی جووبی هەیە وازی لە قورئان خوێنێت لە تەعزیە و مەزانش قورئان دەخوێن لەوەی بچووکتر کاک عەلی بەس ئەو بە دەنگ ناخوێنی بەڵام دەنگی خۆشە دەنگی خۆشە عەلی دەنگی خۆشە دوایی عەبدوڵای برامە عەبدوڵای براشم قورئان ێگە جار بار بۆ خۆی بخوێندنا قورئان خوێنیە زۆر باشە ئەمە بە ساسواری کوڕم دەنگی خۆشە ئاجامی وستم ئەو بڵێم بۆ کەسوکارەکەی خۆت با بڵێن بۆ بنەماڵەکەی خودی خۆتان ینی خێزانەکەی خۆت منداڵەکانی خۆت وڵا بە زیاد بێ خێزانم قورئان خوێنە هەموو جومعانی سوورەی کەهف دەخوێنی بۆ خۆی سپاس بخوا کچۆڵەکانیشم چواران شویان کردو هەموو قورئان خوێنن هەموو قورئانیان تەواو کردووە دووشم ماون کە یەکیان پۆلی هەشتا ناوی سیمایە خوا بە زیادیش قورئان خوێنە یەکی چکۆڵە شمێ لە پۆلی دوی ابتیدای و ساڵ دەرچووە کۆمەڵێک قورئانی پێلەبەر کردو ناوی پەیامە یعنی هەمویان سەلیقەیان خۆشە لەگەڵ قورئان بینیان باشە زۆر باشە سەرکەوتوبی کاک مەلا ئەحمەد تۆ ئەوەی کە پێی دەڵێن باسی ئەوت کرد کە سەرەتا گوێ لە محەممەد سەدیق مەنشاوی کردووە یعنی بەلاساییکردنەوە دەست پێ کردەوە سەرەتا بەلاساییکردنەوە بوو یعنی وەکو ئەو دەستت پێ کردووە یان ئەمە ئاوازەی کە ئێستا بۆ خۆت جۆرێکی تایبەت قورئان دەخوێنی هەر ئەم جۆرە تایبەتی خۆتە بۆ لە سەرداوە تا ئێستا خۆی سەرەتاگە گوێم لە محەممەد سەدیق مەنشاوی گەی ڕەحمەتی خوای لێبێ ئاوازی وەرگرت چکە بە تەرتیل لە خوێنە بەڵێ بە تەرتیل لە خوێنی دوایی کەوتمە ناو قورئانێ دێ و لەگەڵ برادران و ئەوەی ئاوازەکەم گۆڕا بە نەوعێکی دیکە ئەمە بەویستی خۆت ویان بە بێویستی خۆت کەوتووە سەر ئەم ئاوازە بەویستی خۆم نییە هەرم ئاوازەی تر ئاوازی مۆرکێکی تایبەتی کاک مەلا ئەحمەدی هەنارۆشیە ناتوانم لاسا هیچ کەسەکەمەوە چەندی دەکەم پێشم خۆشە ناتوانم زۆر باشە ئاجا ئاوازی میش بە جارە جاری وایە زۆر غەریب بدێ بەڵێ جاری واشێ دەشێمە پەیوەندی بە حاڵەتەکەتەوە هەبێ بەهایەتی ئەگە ئاوازەکەم ئەگە دەنگ بەرزکەمەوە دەنگم بێ یا گوێم لە سەدای خۆم بێ دەنگم خۆشتر دەبێت بەڵێ بەڵێ هەر بۆ خۆشی وایە بەڵێ کاریگەری زیاتر لەسەر دروستەکە ئەگەر لەسەر خۆ دەخوێنم ئاوازەکەم جۆرەی دیکەیە زۆر باشە کاک مەلا ئەحمەد لەسەر ئەم ئاوازەی خۆت کەست پەروەردە نەکردووە ینی هەم منداڵەکانی خۆت بێت قوتابیت هەبوو بن فێری قورئان خوێندنیان کەی لەسەر ئەم شێوازەی تو یان خەڵکەیە ئەم شێوازەی تو هەڵگرتوێت لە قورئان خوێندن وەڵا شاسوار ئاوازەکەی خۆمە بەڵێ ڕێک کۆپیە ینی بڵێ زۆر خەڵکی دیکەشەن ئێستا برادەرێکی دیکەشەیە کەرکووکێ مەلا ئاماجی پێ دەڵێن کە دەخوێنی دەڵێنەوە ئەتۆی من نیمە کاک شاسواریشمان هەیە شاو بزانێ شاسوارە لە ڕانەیە کوڕێ گەنجێکە ئەویش ئاوازەکەی زۆری دیکەش بەڵا لە بیرم نی بەڵێ بەڵام ینی بۆ خۆت نەبەوە دەرزە کەسێک بڵێ و فێری بکەی ئاوا بخوان جوان لە ڕاگرتو وەریان گرتو بەڵێ زۆر باشە تۆ تەنها بەشداری کاک مەلا ئەحمەد بەشداری مناسبەتەکان دەکەی یان بەشداری پرسیان بەشداری چ جۆرێک یان لە کوێ زیاتر قورئان دەخوێنی یان بۆ خۆت حەز دەکەی زیاتر لە کوێ قورئان بخوێنی لە چ مەقامێکدا زیاتر هەست و کاریگەری و ئیحساست هەیە قوربان ئەمن وەکو ڕسمی لە تەعزیان قورئان ناخوێنم بەڵێ ئەوە یەک بەڵام بەشداری تەعزیان هەندێک شوێنی تایبەت بەڵێ بەڵام بەشداری دەکەم هەیە کە دۆستە و نزیکە و خزمە بە ڕۆژ دەمێنمەوە بە 2 سەعات دەمێنمەوە بەشداری دەکەم لێ لە مناسبەتانیشدا ئەگەر منتیقەی خۆمانە مەگە چۆن بێ دەنا بانگم دەکەن و لە مناسبەتەکانیش قورئانەکەی دەخوێنم بەشدارم زۆر باشە بین و سەرەوەی کە تۆ بەچێ معجەبی ینی لە قورئان خوێندنەکان چێ زۆر ئێستا کە گوێ لە قورئانەکەی دەگری لە ئاوازەکەی دەگری لە جا هەم ئەوانەی دەرەوە هەم لە ناوخۆ چێ زۆر دەکەی ژێر کاریگەریەوە وەڵاهی کاک بەختیار ئەمن وەسەرەی قورئان خوێندن ئەم بۆ کولاسایی نا بەڵام دەکرێت ئینسان بکەوێتە ژێر کاریگەری هەندێک کەسەوە زیاتر گوێ لەو سەوتە لەو دەنگە بگرێ لەبەر ئەوەی کە ناتوانم لاسای کەس کەمەوە تەنها من ئاوازی عراقیم پێخۆشەوەی کە بۆ خۆم دەخوێنم ئەو مێراد ڕەشاد کە دەخوێنی ئەو ئاوازانە تەرتیلیشدا یەکێکە بەدڵ من ئەویش زۆر نا چکە لەبەرەوەی نازام لاساکەمەوە ناکەومە بن ژێر کاریگەریانەوە بەڵێ دەمەوێت بە پێی کاتەکە دابشکەین بۆی هەندێشکە جۆم لە قورئان جارێکی تر هەندێک قورئان چەند ئاەتێک جۆمە لێ أعوذ بالله من الشيطان الرجيم
ويوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا الملك يومئذ الحق للرحمن وكان يوما على الكافرين عسيرا ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكفى بربك هاديا ونصيرا وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. بارك الله فيك كاك ملا أحمد لتكاتك دا يعني لشو روج دا لتكاتك دا زور كاريجري يعني بوي كقرآن بخويني كآوازت خوشتر بي كسداد باشتر بتواني قرآنك درب بري والله زياتر بيانيان دواي نوش دبروي حساوي معدد بتالا هەنا سەد درێژ دەبێ چونکە ئەو کاتانێک کە ئینسان خواردنی خوا دەگەر مەعیدەت پڕ بوو هەناسەت کورد دەبێتەوە قورآن خوێنیش دەربڕنیش پەیوەندی بە هەناسەوە پەیوەندی پێوە هەیە بەڵێ ئەگەر هەناسەت درێژ نەبێ بۆ کابرای ئەو کە قورئانێ بە دەنگ دەخوێنی ئاوازەکەشی لێ تێک دەچێت. با من پرسیارێک بکەم بەڵێ تۆ قورئان بۆ خۆت دەخوێنی یا بۆ خەڵک دەخوێنی؟ بەڵێ وەڵا من ئەگەر ینی پرسیارەکەی منەوەیە کە ئەگەر قورئان بۆ خۆت بخوێنی شێوازێکەوە ئەگەر بۆ خەڵک بخوێنی پێم وایە شێوازێکی ترە. ئێستا تۆ بۆ کامیانی؟ جا قوربان ئەمن شێوازی قورئان خوێندن لە نوێژێدا کە ئیمامەتی دەکەم جیاوازە تەرتیلە ئەوەی کە لە مناسەبەت و لە تعزیر دەخوێندم ئەو ئاوازێک ئێستا خوێندم ئەو بەو شێوەیە ئەوەی کە بۆ خەڵک دەیخوێنم لە ئیمامەتیدا ئاوازەکەی جیایە. بەڵێ مەبەستم ئاوازی ئەوەکەی نەبوو چکە ئینسان ئەگەر بۆ خۆی قورئان بخوێنێ گوێ ناداتەوەی خەڵک تا چەند گوێی لێ تا چەند گوێی لێ نییە جگەلەوەی کە تۆ بەڕێسان دەک تا خۆشە و سەدا و ئاوەستان هەیە. ئەگەر بۆ خۆی خوێندی ینی زیاتر دەکەوێتە ژێر کاریگەری مەبەستی من ئەوە بوو زۆر دەکەوێت ژێر کاریگەری و دەربڕینەکە تەواو دروست دەبێت. بەڵام ئەگەر هەستت کرد خەڵک متابعەت دەکات خەڵک سەرنجت دەدا دەکەوێت ژێر کاریگەری و چاودێری خەڵکەوە لەوانەیە شێوازێکی دیکە دەربڕینەکەت شێوازێکی دیکە بێت. ئەو کاتێک کە هەستێ پێ دەکەم خەڵک گوێم لێ دەگری ئاوازم خۆشتر دەبێت بۆ خۆم لام غەریب دەبێت بە خۆم نییە
هەستێکی بەهێزتر و جوانتر هەیە. هەستێکی بەهێزترم بۆ دروست دەبێت. ئەو کاتی کە بەڕێزت ئاماژەت بۆی کرد کە ئەگەر هەستەکەی خەڵک زیاتر دەکەوێتە ژێر کاریگەری دەنگەکەی تۆ و ئاوازەکەی تۆ و دەربڕینەکەی تۆوە تۆش زیاتر ئەمی زیاتر کاریگەری هەست و سۆزە زیاتر ینی کات هەبوو بەهۆی ئەوەی کە بە خۆت قورئان خوێندووە بابەتەکە شوێنێکی با بڵێین ماتەم بوو بێ وەکو تەعزیە وەکو پرسە ماتەم بوو بێ ئەوەندە کەوتێ ژێر کاریگەریەوە لەبەر گریان ینی کەوت پێ ژێر حاڵەتێکی گریان و ڕۆحیەوە کە قورئانەکەت بە زەحمەت بۆ دەربڕدرابێ. بەڵێ وەڵاهی لە مناسبەت و شتیوادا کەمتر بەڵام ئەوەی کە بیرت بێنمەوە بۆ خۆش لەوانی ئاگەر لێبێ لە پرسەی مامۆستا عەبدوڵڵای خەسێزار ڕەحمەتی لێبێ کە لەوێ خوێندم گوێم لە دەنجی خەڵکی بوو خەریک بوو قورئانەکەم ڕابگیرێ گوێیەکی خۆم گرت بۆی گوێم لە دەنجێنێ بێ خەڵک هەر زیاتر دێت گوێەکەی دیکەشم کرد ئیدی بوو بە گریان و هەرا دیار بوو تەسیرێکی زۆری هەبوو. بەڵێ ئەو تەسیرە لەسەر خۆشت دروست کرد. بەڵێ بەڵێ لەسەر خۆشمی دروست کرد وەڵا جاری دیشە بوو ئێستا برادەرێک نازانم بیجەرمەوە بۆ خۆشییان نانێولی نام بەردی بۆقەیە نانە دەبێت شتی خۆشمان بۆ بجێڕێەوە کاتەکە ئەوەندەی ماوە بڵێ گوتی زاوە کاک مەلا محەممەد لە دارەشمانە مەلا برایش خۆمانە وتی بەردی بۆقەی وەرە وتم چی بەردی بۆقەیە جاگە دیقەت تێنەگەشتم ئێستا پێت دەڵێم من نەمزانین دەڵێ چی ئەو لەحزەی تێنەگەشتی ئەو لەحزەی تێنەگەیشتم جا بەردی بۆقەیەوەی ئێواران بۆخ لەناو گۆماوێدا قەڕەقڕیان دێ بەهارە بەردێکیان بۆ هەڵدا هەموو بێدەنگ دەبێت دەیگوت دقەتم داوە تێگە خەڵک لە تەعزیانە مناسبەتان قورئانی دەخوێنی خەڵک هەموو دەنگە دەنجە دەکات ئەگەر وەختێکیت ئەتودەی دەست کرد بە قورئان خوێنێ دەڵێ بەردی بۆقەی خەڵک هەمووی مات دەبێت گوێ دەگرن هەرا لە زاوەنی نام بەردی بۆقەی زۆر جاران ئاواز بووە بڵێ دەچم بۆ مەجلیسانش خەڵک دەڵێن کاکەوە فڵان کەسات بوو. مەلا ئەحمەد شوێنێکی تایبەتی قورئان هەیە تۆ زۆر پێی کاریگەر بی زۆر کێژێر کاریگەریەوە مەسەلەن مەجموعە ئاەتێک ئەوە هیچ زۆر بەس زیاتر شوێنێک کەس بەلای خۆتۆ زۆر بێتە سمبول بۆی کە هەر کاتێ دەگەی ئەو شوێنە کاریگەریشی عەجیب. دەزانی چۆنە یەک جار بە تایبەتی لەو لە سوورەتی بەقەرە کە باسی فەذکوڕونی ئەذکورکم مشکورولی لە ناوەڕاستەکەی کە قالوا إنا لله وإنا إليه راجعون هەموو جارێک کە دەگەمەوێ مامۆستا عەبدوڵڵای قەسێم بیدێتەوە جاری وایە دەفڕم ینی هەر زۆر حاڵەتێکی تایبەتیە تێگە قالوەکەی دەڵێم یەکسەر مامۆستام دێتەوە بیر. زۆر باشە بەسەر هاتێکی خۆشت بۆ جێڕاینەوە بەڵام هیچ بەسەر هاتی تر هەیە شتێکی لەسەر ئەوەنە لەسەر پەیوەندی بە قورئان خوێندنەکەی خۆتەوە. وەڵڵا جا بەسەرات جارێکیان چوومە تازێکی داتەمان کە ڕۆیشتم بۆ تازان یەکسەر زۆریشم پێ خۆش نییە من بۆکو خۆم هەز زۆر ناڕازیم لەو ئوسلوبەی کە شوێنێک کەسی خەڵکی لێ دانیشتوە جێگە نابێتەوە شوێنەکەت بۆ شۆڵەکەن دەچی لێ دادنیشێن بەتایبەت شوێنی قورئان خوێن پێم ناخۆشە لێ ناگەڕێت چوومە تازێکی لە تازەکەی قورئانم خوێن مامە پیرێکی لێ بوو لە سەر کورسیەکتیان وڵاوە سەرە گەڕا ماشەڵڵا چ بوو تی وەڵای گوێ لە دەنجێت بۆ یەکسەر بوراوە بردیان بۆ خەستەخانە دا خزمەکەی مەلا بوو دیگو بەخوا دەبێت سزاکردن بوو تی وڵات والێک جەک قڕی کێ زەریگە وڵا دەنگەکە هێندی خۆش بەخوای یەکسەر لێ بوراوە بوو بە هەرایەک زۆر باشە. مامۆستا ئەم قورئان خوێنی تۆ ئەم سەدای تۆ ماوازەی تۆ تا چەند کاریگەری لەسەر پێگەی کۆمەڵایەتی هەبووە بۆی کە شوێنگەی کۆمەڵایەتی تۆی بەهێز کردووە؟ وەڵاهی کاک بەختیار گیان ئەمان خۆشەویستی من کە لای خەڵکی هەیە ئی ئەو قورئانەیە ئی خۆم نییە چونکە من نە بە دەست نە بە مادی هیچم بۆ خەڵکی نەکردووە یعنی ئەو قورئانەیە کە وای کردووە لە لای خەڵکی خۆشەویست بووم جێومەکانێکی بۆ دروست کردووم لە دوای قورئانەکەی ئاوازەکەم ئەو دەنگە خۆشکەی خەڵک پێی خۆشە یعنی شتێکی وای کردووە من هەر شوێنێکی بۆی دەچم خەڵک لە دوورەوە جێگای بۆ مامۆستای چۆڵ دەکەن جا ئەوە سەبەبەکە ئی من نییە تەنها قورئانەکەیە ئەوە قورئانەکەی وای لێ کردووم کە ئەو ڕێز و شکۆی بۆ دروست کردووم ئەوە هەر نییە لە مەجلیسەکان لە ناو ئۆتۆمبیل لە شوێنەکان لە هەر شوێنێک بناسن مەکانەتیش تایبەتی لە هەموو شوێنەکان ئەرە وەڵڵاهی برام هەر شوێن و جێگایکی پەیدا دەڕۆم کۆمەڵێک دۆست و ناسیاوی لێ مەرحەبای مامۆستای دەکەم ئەو هەمووش فەزڵی قورئانەیە بەخوای من بڵێ زۆر باشە.
قەت هەبوو مامۆستا کەوتوێ حاڵەتێکەوە دەنگت گیرابێ یان دەنگت ناڕەحەتی تێکەوت بێ بەهۆی نەخۆشیێکەوە شتێکەوە زۆر بێتاقەت بووبی وەڵاهی ئەو حاڵەتانم کەم بوو بەس پێما جارێکیان دەنگم نووساویش لە ماڵە خۆم بووم ئادناوەکو بڵین دەنگم تێکچوو بێ یان ئەو حاڵەتانم بەسەرداد بێنە زۆر باشە مامۆستا بەهۆی دەنگ و سەدایەکەتانەوە بانکراوی بۆ شوێن و بۆنەی تایبەت هەنی کۆڕ و کۆبوونەوە مەجلیسەکان ینی ئەمە هۆکار بۆ بۆی کە تۆ داوت بکرێی بانگ بکرێی خەڵک بۆ ئەو گوێ لە تۆ بگرن وڵاهی وەکو بڵین ئەو کۆڕ و شتانە کە بڵین ئەوەی نێو دەوڵەتیان یان شتی تایبەتی گەورە دەکرێن ئەمن بۆ خۆم زۆر حەزم لێ نیە ئەم زۆرم حەز لەو نوع کۆڕ و شتانە نییە جا ئیدی بۆ بڵین بۆ مەولودە و بۆ ژنمارەکردنەوە بۆ شتانە بە قورئانیان پێ خوێندووم زۆر جاری دیکەس چوومە ماڵان بەبێ مناسبەت یعنی کابراگەکە بێ مامۆستاهین دەکەن قورئانی بۆ بخوێن ڕێحنا بالقورئان دڵمان خۆشکە بەڵێ بەڵام و شیری بەشداریم نەکردو زۆر حەزم لێ نییە مامۆستا ئێستا ئەوەی کە تەجوید باست کرد جاران ئەوەندە سادە بوو یعنی یەک دوو پەڕ بوو بەڵام ئێستا عیلمێکی زانستێکی گەورە و فراوانە و بەڕاستی ینی دەبێ سەلیقەیەکی باشت هەبێ تاوەکو دەتوانی لەگەڵی ڕابێ هەوڵن نەداوە لەم زانستایە بۆ خۆی ڕاستی لێ نەشارمەوە من ئەو قورئان خوێندنم یعنی ئەوەی کە ئێستا و تەجویدە دەڵێ کەس نازانی قورئانی بخوێنی بەڵێ ئەوەی کە ئێستا و تەجویدە هاتو پێش ینی کەس قورئانی نازانی بخوێنی دام پێشمانێ ئاوا بێ ئەم پێم وایە قورئان خوێندن ئەگە شتێک لە تەجویدێ بزانی دەربڕینە دەربڕین یعنی چی کابرایەک لە بەرامبەرت دانیشتووە ئەو پیاوە قەتی گوێ لە قورئانە نەبووە بەڵام زمانی عەرەبی دەزانیت قەتی گوێ لە عەرەبی نەبووە کاتێ ئەگەر ئەتۆ ئاەتێکی بۆ دەخوێنیەوە فلا يستطيعون توصية ئەگەر لەو کەلیماتانەی تو تێگەی پێما بە ئەوە جێ خوێتی چوە قورئان ئەوە نییە ئێستامە زۆر کەسن هەیە ئەوە بە حیساب من شەری یعنی لە زیاتی ئەوەی نونەکە دەبێ ئیخفا بکرێ نابێ ون بکرێ دەڵێ میشەری نییە ئەوە ئەوە قورئانەکەی خەرا کرد تێدەگەی برای خۆم ئێستامە زۆر شوێنن هەنا لە ئەلەم تەڕە کەیفە من سجیلە ئەو بە حساب تەجویدی خوێندو کەس من سجیل سجیل نییە وەزانە نییەوە ئەو کەسرەی لە ژێرە ئەوە کەسرێ دەبڵێ من سجیل لێرە بە غەڵەتی دەخوێنیتەوە لا قل أعوذ برب الناس وبحساب كبرة تجويد خويندوا قراءة خويندوا الذي يوسوس الذي يو نكي يوسوس يان سورة قل يا أيها الكافرون الآخرة كيدا وليدين ولي لا مكا كسره أو بحساب قراءة خويندوا يان نظام زور شوين بلام ئەمن بەڕاستی پێم بە زەحمەتە زۆر باشە کاتەکەمان بەڵێ کابرا زۆر خوێندەوار نەبێت شەو ڕۆژ لەگەڵ ئەو بۆی نەبێ ئەوەی بۆ حەل ناکرێنە ئەو قورئان خوێندنەی پێ هەزم نابێت زۆر باشە زۆر زیرەک پرسیارێکی لێ بکەم سەبارەت بە مەقامات قورئان یەکێک لە زانستەکانی مەقاماتە ینی شارەزا بێت لە مەقامات مەقاماتەکانی ئاواز تۆ هیچ سەر و سەودا لەگەڵ مەقامات ناوەخوای نیمە بەدواشی نەکەوتم ناوەخوای ئیکتیفات کردو بەم ئاوازە تایبەتی خۆت کە خۆم بەسمە لەبەرەوەی زان چۆنم پێم وایە شتێکێکی ئیسفادەی بۆ خەڵکیە بێ بۆ دوی نەکەی خەرا بەسرە ئێستا بۆ دوی کەوم ئیش خۆشم لێ خەرا دەبێت وەک کابرا زەڕاقی لەم ئەویشم لێ خەرا دەبێت بوومە خۆی لێ ناتەوە بوومە خۆ لێ ناتەوە زۆر باشە تۆ ئامۆژگاری چیە بۆ دایکان و باوکان بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان لەسەر قورئان یان ئەوانەی کە دەنجیان خۆشە چۆن بتوانن بێنە ناو دنیای خوێندنی قورئانەوە بۆی ینی خەڵک سوودیان لێ وەربگرێ خەڵک گوێیان لێ بگرێ وڵای جارێ بۆ دایک و باوکان ئەوە بەڕاستی پێ بڵێم منداڵی ئێستا پەروەدەی زۆر بە زەحمەتە زۆریشی زەحمەت دەوێت لەبەر چی ئێستامە کاتی خۆی منداڵ بووین بەیانی دەچوونێ ئیشێ نیوەڕۆدات نامێ خۆین پاشنێ چوونەوە ئیشێ دەمانتوانی دەرسێ بخوێن دەمانتوانی سەعیش بکەین بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە ئەو هەموو موبایل و ئەنتەرنێت و ئایپات و نازام چی پەیدا بووە ئەو فلیمە سەیر و سەمەرەی تەلەڤیزیۆنی پەیدا بوون منداڵ هێندە مەشغوڵ بووە ئەگەر ئەو داک و بابە زۆر سوور و حەریص نەبن لەسەر ئەو منداڵی بۆیان فێر نابێ جا پەرۆدەی منداڵی ئەوڕۆ زۆری بە زەحمەتە جا ئەو دایکە بەخوا دەبێت زۆر خۆماندووکە دەبێ بەردەوامیش ئەگەر سوورەتی قول هو الله ئەحەدی بەو منداڵی گوت
دەبێ هەموو ڕۆژێ لێ بپرسیتەوە دنا لە بیری دەشتەوە ئێسامە لە ماڵە خۆن ئەوە پەیام لەگەڵ وانەوەمە پەیامیش کچی خۆمە ئەوە سوورەتی کەف تقریبا بیسی ئاتیان پێ لەبەرکردن بەڵام پیان دەڵێنەوە سوورەتی تەبارەکان پێ لەبەرکردن پیان دەڵێنەوە سوورەتە کورتەکانیان پێ لەبەرکردن پیان دەڵێنەوە ئەو دوعانەی نان خواردن و سەرا و کوێ هەمویان پێ لەبەرکردن پیان دەڵێنەوە لە بیریان ناشتەوە جوانە بەردەوامی دەگەڵێت دەنا هیچ ئیسفادەی لێ ناکات بەڵێ کاک مەلا ئەحمەد ئێمە کاتێکی کەمان ماوە پێم خۆشە لە دو ساتدا جارێکی دیکە جۆمان لە دەنگە بە سۆزەکەت بێ چەند ئاەتێکی قورئانی پیرۆزمان پێشکەش بکەی و کۆتایی بە بەرنامەکەمان دەهێنین و سواسیش بۆ بەڕێستان کە میوانی بەرنامەی سەدای زێڕین بووی هەر لێرەشەوە پێشەوەی ئەو بکەم بە خواحەفیزی لە بینەرانی ئازیز و خۆشەویست کەم چکە بە قورئان خوێنەکەی تۆ بەرنامەکەمان کۆتایی دەبینەرانی ئازیز و خۆشەویست دوایەوە کە جومان لە بەڕێز کاک مەلا ئەحمەد دەبێت بە ئەوەی کە چەند ئاەتێکی پیرۆزی قورئانمان بۆ دەخوێنێتەوە بە دەنگە بە سۆزەکەی کۆتایی دێنین بە بەرنامەکەمان ئەم جاریان لە شاری قەڵاتزێ بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ أعوذ بالله من الشيطان الرجيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم